ودرچم لەم وڵاتە ئەم گەلە هەژار ولاتە ودرچم لەم وڵاتە ئەم گەلە هەژار ولاتە ئێوە مافیا و گەندەڵن ئێوە زوحاچی نێوگەلن ئێوە بێگانە پەرستن تەگڕۆن و خۆپەرستن ئەمەستان پلە و کورسیە میلەت بە ئێوە برسیە ئەمەستان پلە و کورسیە میلەت بە ئێوە برسیە ئێمە ئێوەمان داوێ بڕۆن 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 چاکسازی و هەلی کارتن وانێ یاسا و بەرنامەتان چاکسازی و هەلی کارتن وانێ یاسا و بەرنامەتان ئێوە دز و میلەت کوژن ڕۆڵەی ئەم گەلە ئەکوژن وا پارەی نەوت و داهاتمان وانێ ئابووری وڵاتمان وجدان لإيوة دانية وأنفة لبرنية وجدان لإيوة دانية وأنفة لبرنية إيما إيوة من داوي برون 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 كاتان باش هاوريان دوبارە ئاتینەوە خزمەتتان ئەو ئەڵقەی ئەم جارەمان لەگەڵ یەکێک لەو تێکۆشەرە و تێکۆشەر و کەسایەتیانەی دەڤەری ڕاپەڕین کاک عوسمان شاوریە کە زیندانی بەعسی بینیوە زیندانی پارتی دیموکراتی کوردستانی بینیوە هاوکات زیندانی حزبەکەی خۆشتی لە شاخ دیوە ئێمە دووبارە قسە و باڵ سەر ڕەوشی ناو زیندانی هەرسێ و بەراوردیان دەکەین بۆ و ئامانجیشمان لەو بەرنامانە و گوتمان ئەوەیە ئەو تاوانانە بە دۆکۆمنت بکەین و هیوادارین هەموو زیندانیەکانی ژێردەسەڵاتی پارتی وێچێتی تەنانەت ئەوانەی لە شاخیش بوونە بێن لەگەڵمان تەسیق بکەن بۆ ئەوەی تاوان و گڵاویەکانی ئەو دوو هێزە بە دیار بێخینەوانە لە کاتێکدا باس خەباتیان دژی بەعز دەکرد کە چیت لە ناوەڕۆکدا هەمان ڕەفتار و ئەخلاقی بەعسیان بە خراپتر کرد بێت کەمتر نەبووە سەرەتا بە خێراتن دەکەن کاک عوسمان زۆر سپاس کاک خاتر ئەو کاتتان باش سڵاوڕێزم بۆتان هەیە سپاس کاک عوسماگە بە کورتی خۆتمان پێ بناسێنی لە یەک دەقەیەک عوسمان شاوری من عوسمان نەبی کاکر مەشهورم بە عوسمان شاوری لە دایکبووی دۆڵی شاورێم یەکێک لە گوندەکانی شاورێ لە ڕانێ ژیاوم موالیدم هەفتایە ساڵی 1970 بە دروشمە بریقەدارەکانی فەرهاد سەنگاوی و درۆ دەلەسەکانی ئیزاعی شۆڕش لە پۆلیسیم تەوەستە بوومە پێشمەرگە لە تیپی 78 کارۆ زۆر گەردم ڕیشم نەتاشی بوو ڕۆژانە ڕیشمان دەتاشی بۆ ڕیشمان بێ 6 برادر بووین لێر پێکەوە ڕۆیشتین ئێستاش لە ژیاندا ماون زۆربەیە بوومە پێشمەرگە لە تیپی 78 کارۆ کاک عوسمان وازام هەرزوو کە تێناو زیندانێکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر لە بۆمان طبعا ئەوانە لە ژیاندا ماون مستەفا شاوری سوورەی دەروێشی وەستا هەژار مستەفا عەزیزی تیپی 78 کارۆخ تیپێکی گەورە بوو 600 پێشمەرگەمان هەبوو شۆڕژگێڕان مسەیتەر بوو لەوێش ئەو کاتی وەکو ئێستا و باڵباڵێن و منافەسە ئەوانە ماڵی یەکدیا خراپ دەکرد شۆڕژگێڕان ماڵی کۆمەڵی خراپ دەکرد کۆمەڵە ماڵی شۆڕژگێڕانی خراپ دەکرد لە تیپەکەشدا شۆڕژگێڕان مسەیتەر بوو وەکو تیپەکانی گەرمیان و دەشتی هەولێر وانە نەبوو لە تیپی 78 کارۆخ شۆڕژگێڕان مسەیتەر بوو وەحاصل ئەمن ماوەیەک پێشمەرگە بووم لەوێ کۆمەڵە بووم لە یەکەمین تاراکیم لە هەریرێ بەشداریمان کرد لە تاراکێکی 7 پێشمەرگە بووین زۆربەیان لە ژیان داماون 3 کلاشینکۆڤ بەدەستی خۆم گرتم 3 جاشیشمان بەدیر کرد لە ناو هەریرێ ناوی ئامرسریە و شتەکانیش وەحاصل ئەو کاتیش نەمان دەزانی هەر ناخۆشی عەشایریان هەبوو دەستۆیە کات لە وەرتێوە زۆر دوورە بچیا هەریر یعنی سنووری تیپی مەش نەبوو ئێستاش وجدانم ئازارم دەدا ئەو 3 جاشانە وازانم
بە تەمەنیش بوون وابزانم پارەیان نەبوو خۆ بکردنەوە کوژران هێنامانن بۆ سجنی خەتێ وابزانم کلاشکۆفی جێی شعبی زۆر کەم بوو ئەو کاتی من لەوێ جێی شعبیەکم مزەلەی بەدیل گرت لەگەڵ دوو کوبی جێی شعبیەکە ئامریکەتەکەمان تەمای تێ کردو جێی شعبیەکە بۆی ئەو کوبیە دوو دەستکەکە بۆ ئیمن نۆ کلاشیکۆفمان کرد لەگەڵ سێ جاشەکانمان هێنایەوە خەتێ ئەو کات فەرهاد سەنگاوی کوتی مەفرەزەیەکی بچووکی تیپی ئەفتاوەشتی کارۆخ شارۆچکەی هەریر کۆنتڕۆڵەکە یعنی بە نۆ پێشمەرگە شاری هەریرمان کۆنتڕۆڵ کرد تێ جاشمانێن ئەوە ئاسڵ دووری نەکەمەوە ئەو کاتیش ئەو منافەسانە زۆر بوون 600 پێشمەرگەمان هەبوو مەلانەریمان مەسوولی ئیدارە بوو کۆمەڵە بوو مەلانەریمان کانیمارانی یادی بە خێرپیاوێکی زۆر پاک بوو یەکێک بوو لە دۆڵەمەندەکانی منتیقەی دەشتی بیتوێن و ئەوانە برایەکەشی هەژا کانیمارانی ئێستا لە ئەوروپای وابزانام لە سویدە لای جەنابتان مەسوولی ئیدارەی مەڵبەندی سێ بوو مەلانەریمان ئەمنی زۆر خۆش دەویست هەموو جارێ بۆ یارمەتی لەگەڵ خۆمی دەبێت لە خەتێڕا یارمەتیمان دێنا لەوێ کە مەقەرەکانی مەسوولەکانم دی ڤیدیۆ تەلەڤیزیۆنیم لەوەن و تەلەڤیزیۆنیم لەوەنە من ساڵی 2003 نەمدی بوو بەس لەوێ 87 دیتم ماتۆڕی کارەبا و ویسکی بوو کاک مستەفا تەلەڤیزیۆنیم لەوەنی هەبوو مەسوولەکان دەڵێ وەکوێت مستەفات لە یادە لەگەڵ مستەفای هەم پێشمەرگە بووین مستەفاشیان 87 ئەخر ماڵی چ مەسوولێک تەلەڤیزیۆنیم لەوەنی لە کا قادر نامێ ناویان بنێم دەبەرەوەی دوو مانگ نابێت چ فیشەکیان بە ماڵ منداڵمەوەنەوە هەموو ژوورەکانم کون بووە ئەگە دوایی مەجالت هەبوو پیشانت دەدەم ژوور نەماوە فیشەکی تا بڕنێتە ناو ماڵەکەم زۆر خۆش دەبیت وەل ئاسڵ ئەمیش قسەم دەکرد زمانم ڕانەدەوەستا دەمگو معقول نییە 600 پێشمەرگەمان هەیە ئەو کاتی یارمەتیان پێدەگوت نەیان دەگو معاش یارمەتی دەچوین یارمەتیمان دێنا لەگەڵ مەلانەریمانی خێزاندار 50 دینار بوو ئەوەی کە بێ خێزانیش با 25 دینار بوو ئەو پارەشیان لە جاش و لەوانە دەستان بەدی ئەوای دەیانگرتن و بە پارە بەریان دەدان لە 25 دینارەکەی ئێمە 10 دینارمان دەدامە قەڕ 15 دینار بۆمە دەمایەوە بەشی دەکردین گەرە خۆریش بووی ئاسڵ ئەمە قسەم دەکردم بوو بندیوارمان هەیە لە 700 پێشمەرگەی 100 پێشمەرگە دیارە لەو شاخ بۆ شاغ لەو یعنی لە بندیوار هەبووە بەڵێ شۆڕش گێران تۆمەتیان بۆ من دروست کرد گوتیانەوەی استیخباراتە حکومەت ناردوێتی لەگەڵ مستەفا شاوری و ستاری خدری عادی اسماعیلی بەدەست بەسراوی بەڕێیان کردین بۆ خەتێ من لە ڕێگا زۆر جنێوم پێدان زۆریان لە مندا ئەوە مستەفا شاوری و کاکتار ماون وەڵا چوینە خەتێ دوو شەو لە سجنی خەتێ بووین لەگەڵ جاش و جێیشی شعبی و استیخبارات سجن بووین هەر بەو دوو شەوانە ئەسپێ خواردمی لە خەتێ والعاصر مەلانەریما فریامان کەوت مەلانەریمان حسابی بۆ کەس نەدەکرد هەر هاتە ژوورێکی ئەوانە بێنە دەرێ پێوە شۆڕژ گێڕان بگرتیان داوان استیخبارات من ئەم کەفی ئەمیش استیخباراتە وەڵا ئێمەی بەرداو چوینەوە کنچامان گەرمیانی و کا قادر من وەزعەکەم لەبەر تاوی کەوت بەڕاستی هاتمەوە وەرتێ و ماوەکی دانیشتم بەبێت چەکی و ئەمن هاتمەوە بە کەس نەکرد تەسمیری حکومەت بوومەوە ینی کاک عوسمان بەڕێی تو هەبووە لە شاخەوە گەندەڵی ناعەدالەتی و هەتا ئەو عەلی بچکۆڵ هەیە دەژیان خۆی باز دەکاتن دیارا و دەڵێ دەرێ لە شاخ ئای زۆر خەڵکمان بە ناوی سیخوڕی کوشت کە کەسی بێتاوان بووە و لە ترسان هەڵاتە پاکستان ئەوە لە 89 هەت ئەوزەم شتە شیوای نووسی بوو لە ڕۆژنامەی بەرانی قادر باڕاستێکی بڵێم بەسوێ قەرزداری مەلانەریمان و مامەستاڕێ بوار مەسوول مەبەندی هەولێرە ئێستا هەر چەندە عیلاقاتیشم نییە لەبەرەوەی دوای ئەنفارەکان زۆر لە ماڵی مەمایەوە وەک وەفای نەبوو بۆ بنە ماڵەکەمان بەڵگە چه هەبوو هیچ بەڵگەیان هەبوو هیچ بەڵگەیان نەبوو تەنها ڕقیان لە من دەبەوە قسەم دەکردم گوت بندیوارمان هەیە بۆ فڵان کەس واجب ناگرێ بۆ فڵان کەس عەرەسیات ناگرێ بۆ ئامریکەتە خەفەریات ناگرێ ئەو شتانە بوو کاک عوسمان خۆ با خوێنەت گوێگر بزانێت هەم ناعەدالەتێکە لەوەدا بووە کە بە پێی پلە و واستە بووە هەمیش بندیوار هەبووە کە پێشمەرگە نەبووە و موچەی پێشمەرگایەتی وەگرتیە یعنی شار درێژکراوەی شاخە بەڕێی تو کا قادرکەم کەس ئاماژە بۆ شتەی دەدا پێم سەیرە منافەسەکی زۆر ناشەریفانەی شۆڕژگێڕان و کۆمەڵە هەبوو بۆ نمونە ئامر فەوجێک مستەشارەکە بوو لە دۆڵی خانەقا 400 فەوجی 400 کەسی بوو لە گەڕات لە ئێران ڕابێ دادەهاتن ئەمن بخۆم بەناو جاشەکان داهێناومە بردومانە خەتێ
پێیان لە فەرقی ڕانی دەدا گول لەگەڕات وەکو عمودی کارەبای بوون گتکەتر ئێران بۆی دەناردین ئەو مستەشارە بەناو فەوجەکەی ئەودا گولەکانمان دێنا قسەیان نەدەکرد ئەو مستەشارە پەیوەندی بە شۆڕژگەرانەوە هەبوو دوای کۆمەڵە لیدا تقریبا 70 کەسیان کوشت کوڕەکەشی کوژرا مستەشارەکەش کوژرا یعنی بە پێچەوانەوەش ئەوە پەیوەندیشیان بە کۆمەڵەوە هەبوو شۆڕژگەران تەشقەڵی پێدەکردن دەیگرتن ئەزیەتی دەدان لۆجێگرەکان باسکەین یەکێتی زیرێک پەیدا بووە کاک عوسمان نازانێت چۆنە باوە بڵێن یەکێتی کە دروست بوو 3 حزب بووە 3 گروپ بووە یەکیان گرت شۆڕژگەران کۆمەڵە بوو وەخت خۆی لە ناویان بوو بزوتنەوەی سۆسیالیست دوای ئەو دیابوونەوە ئیتر شۆڕژگەران سەر بە تاڵەبانی بوون کۆمەڵەش سەر بە نەوشیوان بوو بە وەکو زانیاری بۆ ئەوی خوێنەزە لەناوە خۆیان ڕکابەریەکیان هەبووە ئەوەی کە کاک عوسمان باز دەکە بەڵێ پرسیاری کۆتاییمان ئەوەیە لەسەرەوەی شاخ کاک عوسمان چی کێ لە شاخ دیتیەکە تاوان بوویان دەتەوێت لێرە قسە و باس بکەیت ئەوەی شار ئێستا هەیە زادەی قۆناغی شاخە پەڕیتەوە بەڵێ وەلاکە قادرجان من ماوەیەکی کەم مامەوە لەوێ هەرویستم بۆ زیاتر بۆ دڕونکەمەوە مەسوولی ڕێخستنی تیپی ئەفتاوەشتی کارۆخی شۆڕژگەران ناوی عەلی بزوتنەوە بوو بە هەمان شێوە کۆمەڵە شانۆگەریەکی بۆ ئەو دروست کرد نائیەی ئافرەت و ئەخلاقی و ئەوانە عەلی بزوتنەوەش تەسمید بە حکومەت بۆەوە حکومەت بزری کردی ئێستاش لەگەڵ دابێ ئەنفار کرا بەڵام من کە دوای ئەوەی کە ئاوایان لێکردنەوە هەموو ئیهانە و ئەوانە پرسم بە مەلانەریمانی کردم دەڕۆمەوە زۆری پێ خۆش بووتی نابێ بڕۆیەوە دوای ئەو بەدزی مەلانەریمان هاتمەوە خۆم تەسمیلی ڕژێم کردەوە و دانیشتم بەس پەیوەندیم هەر هەبوو لەگەڵ مەلانەریمان کاک عوسمان بینە سەر ئەوەی ئەتوو وەبزان ماوەیەک لە دایرەی ئەمنی بەعسیش دەستگیر کرابووی جادەمێ ئێستا بێمە سەر ئەو مۆزوعی ئەوەی شاخ با کۆتایی پێبێنین گەندەڵی شاخیان هێنایەوە شار ئەوە کورتی مختەسەرەکەیەتی خبرەوەی جاشیان دەگرت چەکدارێکی حکومەتیان دەگرت عەدەم تەعەڕوزی پێبوو پارەی نەبوو خۆی بکرێتەوە دەیان کوشت ئەوەی پارەشی هەبانیان دەکوشت بە چەند دەفرۆ خۆی دەکڕیەوە ئەگە بێتەوە بیر پارەکی زۆر بووە خەلیلێک بووە بەڵێ دکتۆری تێدا بوو مهندسی تێدا بوو دۆڵەمەندەکانی تێدا بوون لە سدری خەتێ چ بوو دکتۆرەکان چیان دەکرد یعنی لۆ گیرا بوون پارە باسی تۆمەی باسییان بۆ دروست دەکرد من نازانم باسی بوویان باسی نەبووە بەس لەگەڵمان بوون دکتۆرمان لەگەڵ بووی هەولێر جێشی شعبیمان زۆر لەگەڵ بوو ئەمن 2 شەو 3 شەو سجن بووین لەوێ جاشی زۆر تێدا بوون ئەوەی کە پارەی هەبا ئەوەی تەقریبی خراپی لەسەر هات پادیان کوشت کاک عوسمانەگە بێتەوە بیرت لە سزنی خەتێ چەند کەس دەبوون لەو کاتیشا من لەوێ دەبووم زیاد لە 85 ڕۆژانە دایان بردن ئیشیان پێدەکردن ئەمە پێشمەرگە بووین سجن بووین ئیشیان بەمە نەدەکرد کاک عوسمان ئەوانە گیرا بوون هیچ دەدرانە دادگا هەبوو مەسەلەن حاکم سەرداری لێ بوو کۆمەڵە بوو ئەمە زوفریان کەوتم کا قادر دەنا هەراس پێ دەیخواردم بە 2 شەوان مەلانەریمان لە وەرتێ ڕابە پێیان هات دەریێناین و تاوڕا بەس ئەو 2 شەو 3 شەوی کە لێ بوو ئەو دەمەوێ بڵێم یعنی لە ناو شۆڕش ئەمن پرسیارەکەم لە جێگر ئەوەیە بزانێتن ئێمە خەبات کراوە لە شاخ دژی بەعس کە نەعەدالەتیە بووە ئایا زیندانەکانی شۆڕش چ سیفەتێکی جوانی تێدا هەبووە مەسەلەن دادوەر کوو بووە مەسەلەن پارێزە کەسەکە بووە مەهاجەیان هەبووە و چۆن بەردەدران بەڵێ دەگەڕایەوە سەر شار لە شار ئەگەر شتی خراپیان لەسەر هاتووایە دەیان کوشتن حاکمی لێ بوو سدنی خەتێ حاکم سەرداری لێ بوو 1-2 حاکمی کەشی لێ بوون ئەوانەی کە بڵێن هەر بۆ فیلاری ئەوانەش چەکدار بوون یان پیاوی خراپ نەبووە بە پارە بەریان دەدەن باشە بچینەوە سەر هەیە خاستە کو گیرای وەڵا کە هاتمەوە کاکە من طبعا دەماری کوردایەتی شتی ئەمانە لە مێشکدا هەبوو 88 و 89 کە پێشمەرگەی یەکێتی هەمووی دەدۆڵی شاورێەوە ڕۆیش بۆ ئێران مەجموعە پێشمەرگەک لە ماڵی مەمانەوە لە گوندەکەی ئێمە دایک و باوکمان لەوێ بوون هەرچەندە شوێنەکەش مەحەڕەمە بوو بەڵام هەر دەچوون بۆ ڕەز و بۆ شتانە ئیدی من ساڵی 89 حملەیەکی گەورە کرا لە ڕانیە و قەڵازە و پشدەر و بیتمێن دوای ئەنفال 89 یعنی تەصفیەی تەنزیمات
تقریبا 120 کەس 140 کەسێک گیرا لە ڕانی و قەڵازە و چواخۆڕنە و هەریر و ئەوانە یەکەم وەجبە من گیراین 7 کەس بووم شەو لە سەربان 15دا تقریبا پاییز بوو بەڵام سەربان هەر خۆش بوو سەعات 4 شەو کە بە خەبەریان هێنام هەر چواردەوری ماڵمان گیرا بوو بە خۆت خاسە قەت لەبیرم ناچێتەوە کا قادر یادی بەخێر کە بە خەبەریان هێنام زۆر گوتم سەر ئاو دەکەم یەک شەقازی لێدام کوڕێکی قەڵەوە بوو کورد بوو پێدەچوو هەر ئەو کاتی یعنی ڕیاضی بوو لە بەرچاوی دایکم شەقازەکی لێدام کی سەگ با چۆن میز دەکەین وەڵا هەر لە بەرچاوی دایکم دامیانە بەرێ و چاویان بەستم بە پلاستەر ئەو کات لە پشتەوەش بۆ یاری تەلەفۆن ئەو شەوە زۆر جێڕامیان نەمدەزانی کوێ هەستم کرد خەڵکی کەشمان لەگەڵا لە ڕێگا پێمان پێدەکەنی داگو میزیان بە خۆدا کردووە من سوێن دەخواتم میزڵدانم تەقێ نابێ میزکەم وەلعاتر لە هەیەی لە مزومەی شەرقی چاویان کردینەوە ئەو کاوە هەمان کاوە کە لە ماڵی گرتمی نەقیب کەریم و کاوە تقریبا 80 قۆت خاسی لەگەڵ دەبوو جیرانەکانمان ماون هەمووی ئاگادارن هەمووی بە خەبەراتن 80 دەڵێ ئەو کاوەیە کاوە شێیە ینی قسەک ئەگەل لە سەری هەم جەلادی هەیەی کەرکوو بوو هەم متەرجمی هەیەی کەرکوو بوو هیچ کەسێک بازی نەدەبوو لە بەردەستی کا قادر هەموو کەس خۆی دەکاتە پاڵەوان ئەمن لەخوا بە زیاد بێت درۆم نییە درۆ احترافی پێکردم بە هەمومانی کرد ئەوەی بڵێ کاوەی احترافی بە من نەکردووە درۆ دەکەن مامەستا ئەمین احترافی نەکرد دەویش نازانم چۆن بوو شوعی بوو یادی بەخێر لە شەڕی ناوخۆ کوژدا لە چواقڕنەی یەکێتی کوشتی مامەستا ئەمینی دیاران سەری ڕێز و نوازش بۆ کوشتەی مامۆستا ئەمین بەڵێ ئەوەی پێم شک بێ لەو 200 سزنەی کە من دیتم ساڵە و 4 مانگ مامەوە ئازادی تۆفیقی مەلاستیقیش یادی بەخێر ئێستا لە وڵاتەکەی ئێوەی وابزانم ئەویش احترافی نەکرد بە حکمی ئەوەی ئەو شەوەی عملیاتی کرابوو هەموو لەشی تەقەڵ بوو بەڵام ئەوەی لە بەردەستی کاوەی احترافی نەکرد با درۆ دەکات دوور لە ڕووی جەنابەت دەیگوت سکسل لەگەڵ دەکەم من وتوی لێدام وتوی کارەبایی ئێستا بەلەشمەوە ما شوێن جێگای وتو لە پشتم لەو ئەوانم کە وتوەکانی لێدام لە شوێنی وتوەکان بە سۆندەی لێدام زۆر ناخۆشە تعزیبی وە کەس نەیدیوە ئەوە بەڕووتی من بەڕووتی هیچ شتێک کە بردیانین بۆ ئیستیخباراتی عام ژداشەیان دەداینێ جلەکانیان دادەنای سەر و ژداشەکی سپیان دەدایە وەکو ئەوەی کفنتکەن و بتبەنە ناو قەبر ژداشەیان نەدا من بە هەموو قاعەکانی ئیستیخباراتی عامدا بەڕووتی گێڕامیان بۆی سزنەکانم پێ بزێنن کە ئاواتان لێ دەکەین هەموو لەشم وتو بوو وەلعاسڵ هەیەی کەرکوو بە زۆری احتراف پێکردین بەڵام گرنگەوە بۆ احتراف بەسە هاوڕێکانی دەرەوەت نەکەی وابزانم ناوەکانی ئێمەش ئەو حەوت کەسەمان کە گیراین هەر لە دەرەوە هاتبوو ئەوانەی خەدمایل و فایلدار بوون ئەوان ناوەکانی ئێمەیان ناربوو بۆ منزومەی شەرقی کە ئەوانە هەر سەر بە شەوشن و هەر سەر بە ئەوەنە وەلعاسڵ کا قادر من 19 ڕۆژ لە هەیەی کەرکوو زۆر ئەشکەنجە درام جگەلەوەی دەری بە ئوتی دوایەوە بە سۆندا مەسەلەن قادر قەت لەبیرم ناچێ هەڵواسرا بووم لێیان دەدام دەنگی تەلەفۆن هات دەنگی تەلەفۆن ئەو تەلەفۆنەکان نەبوون ئەو قەدیم ئەوەی حکومەت بە عەرەبی قسەی کرد کیکاوە ئەتویان دەوێ عەرەبیەکەی دەزانم گوێم وەک ئێستا قەت لەیادم ناچێت ئەویش کاوە نزیک بوو لە من لێی دەدام وازی لە لێدانێنامکی ها کوردە چت دەوێت کوردە ئەویشتی کاوەکی دۆڵمەمانەیە ئەمن گوێم لە دەنگی کوردەی نەدەبوو بە گوێم لە دەنگی کاوەی دەبوو کاوەشتی باشە نەقیب کەریمیش لەگەڵ خۆم دێنمەوە قەت ئەوەم لەبیر ناچێ ئەوەی کە لەبەر چاوی داکمیش لێیدا لەبیرم ناچێ کاوە وابزانم ئێستا لە سوید دەژیە هەڵە نەبم لە کام شار دەژێگە بزانی هەڵە نەبم خانە نشینە بە پلەیەکی زۆر باش لە چه حیزبێ یەکێتی نیشتیمانی کوردەی خوشکی شیرە ئەمریکا مەسوول کۆمیتەیە کا قادر کۆمیتەیە چێتی بەڵێ کاوە نەکەر ئەمن ئەو زیندانانەی ئێستا ماوەن 70 کەس بەس ئیرانیەی یعنی سوکاتی بە هەومان کرد احترافی بە هەومان کرد کاوەیە چێ خزمیان بوو کاک عوسمان ینی چۆن ببینینەوە لە سویتە تاوە کوشکاتەکەم بۆ نردووی کاوەی سعید باریکەی پێ دەڵێن کاوەی سعید باریکە بابیشی مەفرەزەی ئیستیخبارات بووە لە چێندە لە چ شارێک ئەگە بێتە بیرت لە کەرکوک ئەم کاوەیە لە 88 و 89 هەیەی کەرکوک لە منزومەی شەرقی متەرجیم بوو
متەرجیم بوو یان جەلاد بووە؟ هەم متەرجیم هەم جەلاد کاک قادر. بەڵێ ئێستا بەبیرت بێنمەوە لە محکەمە سەورەی کە عەلی حەسەن مەجید محکەمە کرا باسی مۆزوعی شەرقیان کرد کە چیان لە خەڵکی کردووە، کوتی ئەمن لێی بەرپرسیار نیم، نەقیب کەریم و کاوە لێی بەرپرسیار. ئەو کاوەی دوای ئەوەی چێتی ئێستا پلەی دەڵێ خانە نشتین کراوە، دڵنیام خانە نشتین کراوە. خوشکەکەی ئێستا مەسوول کۆمیتەیە برادەرێک تەلەفۆنی بۆ کردوتی لە شارەکەی منە لە ئەمریکا. شکەکەی ئەمە ناتوانینەوە بکەین، بەس کاوە ئەگەر کەسێک من لێرەوە ڕای دەگەینم. کاوە من زۆر بەدوایەوە بووم، زۆر بەدوایەوە بووم، بەردەستم نەکەوت. لێرەش برادەران زۆر بەدوایەوە بوون، هەر ئەمنی ئەشکەنجە نەداوە. تقریبا زیاتر لە 100 زیندانی سیاسی ڕانی و قەڵازە و چاقوڕنی اعترافی پێکرد، اعترافی بە هەمووان کرد. ئەوەی هاتبا بەدەستی کاوەی اعترافی دەکرد کاک خادر. بەڵێ بەزێک قەوس کاک عوسمان، هەر کەسێک شوێن ناوی سیانی لە وڵاتی سوید دەزانێت بە ئاگاداری ئێمە بکاتەوە، شکایەتی لێ یەکەین ناکرێت. ئێمە کە دشت بە پارتی وێچێتین دوو ئەوەندە دشت بە جەلادی بەعسیش، هەر کەسێک ئازاری ئەوەی کردیە ناوی سیانی سائیدەن ئەدرێسی دەدام شکایەتی لێ دەکەم لە وڵاتی سوید وە بیدرێتە دادکە. ناکرێت جەلادی وا لە وڵاتە چوە مافی مرۆڤ بژی ئازاری ئەو تێکۆشارانەی لەسەر دەمەکدا بێت. بۆیە هیوادارین هەر کەسێک زانیاری دەزانێت ئەوە فەیسبووکی من ئەوە کە ئێستا ئەو لایڤا لە پەیجی دەبدە بڵاو دەبتەوە لە ئەزانم بڵاویش دەکەینەوە، دڵنیای دەکەین ئەمە دەی ناگەرە لەو سویدا بە ئاسوودەی بژێ کە ئاوا خیانەتی لە نیشتیمان کردی و ئازاری ئەوان کردیا. کاک عوسمان وتت ئەو کاوەیە تا ئەو دەرەجە بێشەڕەفی دەکرد کە ئەگەر یەکێک ئەترافی نەکردبا دەگو سیکستانەگە دەکەم. بەڵێ بەڕووتی هەمومان بەڕووتی دەچوین بۆ تازیب، شۆرتەکەشیان پێدا دەناین، یعنی سوکایەتیان پێ دەکردین کە ئەترافت نەکرد بە ئاخر مەرحەلە دەیگوستەکسر لەگەڵ دەکەم. بەڵێ کاوە زۆر تەنانەت عەلی حەسەن مەجید کی ئەو تاوانبارە، من تاوانبار نیم لە محکەمەی ئەو ئاخیرانە. مامۆستا عەلی حەسەن مەجیدیش بی بەهەرحاڵ ئەو ناپاکانە دەبێ بگەنەوە. کاک عوسمان ئەدی زیندانی کرد، بەڵێ ئەگە قسەیەکت نما لەسەر هەیئەی خاسە قادر تەفاسی وشتی دەمێ بە درێژی ینی دەیبڕێنەوە. بەڕێیان کردین بۆ ئیستیخباراتی عام کازمیان شەعبەی 24 بەسەر قاعەکانیاندا تەوزیع کردین. من بەڕووتی لە هەموو قاعەکانیان جێران بۆی زیندانیەکان ترسێن. بردمیانە قاعەکی یادی بەخێر ڕەوف ئاجی محەممەد دەربەندیخانی مەسئولی عەسکەری حیزبی شیوعی عێراقی بوو، ئەعدام کرا لە محکەمە سەورەی. زۆر پیاوێکی قارەمان و خۆراگر بوو. لێرەوە درود دەنێرم بۆ گۆڕەکەی، هیوادارم خزمەت کەسوکارەکانی گوێیان لێبێ. زۆر بەدوایەوە گەڕام کەسوکارەکەی دۆزمەوە گوتیان هەمووی دا ئەوروپان. ڕەوف ئاجی محەممەد دەربەندیخانی مەسئولی عەسکەری حیزبی شیوعی 89. ئەمن هەموو زیندانە ناخۆشەکانی حکومەتی بەعسم کرد. مانگێک چل ڕۆژ لە ئیستیخباراتی عام مامەوە، دوایی بەڕیان کردم بۆ مەعسکەر خالید، ئەو سزنەی سەدام لێ ڕاکردووە، معجەری پێ دەڵێن. دوایی بردمیان بۆ مەخفولەی ئەبو غرێب، دەوێش مردن بوو کاک قادر، خەوتن نەبوو، تەعزیب نەفتی هەبوو. ئەو باز دەدەم ینی ناگەڕێنەوە هەمووشتانە. 9 جار محکەمە سەورە کرام من. حەواز بەندەر ئەوەی ئەدام کرا 9 جار منی تعجیل کردەوە. لە محکەمەی من کوتم بە حاکمم گوت متەرجیمێکمان هەبوو یادی بەخێر گۆڕەکەی پڕنور بێ، ساڵی 94 متەرجمی ئەواز بەندەر کوردیش بوو، خەڵکی باش و خراپ لە هەموو شوێنەکەیە تەماشای کاوە و کەو تەماشای ملازم حەسەن گەردی متەرجمی ئەواز بەندەر بوو، گەنجێکی زۆر خۆش بوو کاک قادر، بڕوا بکە لە حەد لە ژیانمدا کوڕی واجوانم نەدیوە لەگەڵ ژنەکەی سووتان یادی بەخێر گۆڕەکەی پڕنور بێ. یعنی ئەو زیندانیانەی کە محکەمە دەکران قسەی هەڵەی بۆ ڕاست دەکردنەوە، تەشجیعی دەکردین کە دەیبردین بۆکن ئاواز بەندەری بەرزی دەیگو نەترسن، قسەی غەڵەت مەکەن. بۆ نمونە کوڕی شاعیری بەناوبانگی ڕانیەمان لەگەڵ بوو ئەحمەد شێوا و قانع، ئیڤای عەسکەری لە ماڵەکەیدا بوون، 9 کەسیان مردن بە ئیڤای عەسکەری. کوڕەکەی لە محکەمە سەورە کوتی 9 شەهیدم هەیە ئەمن. ئەویش حاکم لی پرسی بە چ شەهید بوون؟ ئیڤای عەسکەری لێداوە. ئەو ملازم حەسەنە بۆی گۆڕی تیتاری ئێرانی لێداوە 9 شەهیدیان هەیە. بەڕاحەتی وە ملازم حەسەن یارمەتی هەمومانیدا. من لە محکەمەی کوتم من احترام بە زۆری پێم کراوە، درۆیە من ئەو شتانە ئاگادێ نییە و
حوازبندەری شتی اعتراف ناخوایان دەبێت شاهیدەکانتان بێتە بەرەوڕوو بەس کتیەت و سەوتت لەسەرات دوگەڵ سەوتەی خۆت نەبێ والعاصل نەوەجا چوومە محکەمە سەورەی دوای بردمیانە ئەمنی عامە لەناوە حەوت کەسەی من و کوڕێکیکەیان برنای عەبدوڵڵا بوو زەبزەبەی سەوتی منیان بە تاقی کردەوە بزانم ئەو قسانەی کە لەسەر من هاتوونی منن یانی من نین نۆیەمی جار 27 ساڵی نەوەک ڕۆژی دامەزرانی پەکەکەی ئەواز بەندەر بە مکرەمەکی خاص ئازادی کردی نەیگوت بەراعەت ئەگەر گوت بەراعەت یعنی بەبێ تاوان دەبا قەرەبوو کراباینەوە وەکتی سەدام حوسێن ڕەحمی پێکردن ئەو حەوت کەسە عوسمان نەبی کاکن و فلان بەراعەت وەڵا ئەمەش کرمانە چەپڵە ڕێزان و بژی سەدام بژی بەحەز بژی محکەمە سەورە ناچاری بە تەسویراتێ ناینیانەوە بۆ ڕانیەی و دوو مانگ سێ مانگی پێ نەچوو بوو بە ئینتیفازەکە خات بەڵێ کە شەهید عەلی نەبی ئینتیفازەی کرد لە ڕانیەی شاوریەکان و ڕانیە و پێنجی سێ لە دوای ئەمنی نارکیکا عوسمانەت و زیندان بووی دەبێ حرەسی زابتەکان بی ئەمنی کردە حرەسی 415 زابط لە مزگەوتی ناجی خان قاید فرقەی تێدا بوو ئەمید ڕوکن لیواڕوکن هەفتە ڕۆژانە من حرەسیا بووم کابرا گیرا بوو ئەندامی سەرکردایەتی بوو حزب القیادة القطرية بەغدا بوو یعنی لە هەموو ڕاپەڕینی کوردستان ئەو کابرایە گیرا کە گەورە بێ زۆر یعنی حزب القیادة القطرية بوو قاید فرقە شتی وایز نییە پلەی حیزبیان گەورە نەبوو پلەی حیزبی وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی ئێستا بەڵێ ڕەفیق مالک دوای ماڵی ئەنوەر بەجی بە نامەی مەسعود بارزانی هاتن بردیانەوە لە سدنی مزگەوتی ناجیخانی و کاک عوسمان ئەو حزب القیادة القطرية بەعس ناوی چ بوو ڕەفیق مالک بەڵێ کاک مەسعود بارزانی بە نامەی نامەکەیان بۆ من هێنا ماڵی ئەنوەر بەگ عەلی نەبیش لە شەڕدا بوو ئەو برادرانە ماون کە عەرەز بووین هەمومان من ئینکاریم کردم ئەو پڕەتان تەسمیل ناکەمەوە لەبەرەوەی دیل بەدیلی پێ دەکەین بە زیندانە سیاسیەکان ئەویش گوتیان نامەی مەسعود بارزانیمان هێناوە سەرۆکی بەرەی کوردستانی دەبێت تەسمیلمان کرد زۆر ئینکاریم کردنی و سەعات ڕام گرتن تەسمیلم نەکردن دوای ڕۆیشتن کاکوردەی عەزیز بەگی ئێستا ماوە کاکوردە هات کڕۆنەکی پێبوو کا عوسمان بارچینە ماڵێ ئیشیان پێ کە چووم دووسێ مەسئولی یەکێتی لێ بوون ئەندام مەکتەب عەسکەری و عەزیز بەگی ڕەحمەتی و شێردڵ ئاوێزی و نازم ئاوێزی ئەوانە منیان ڕازی کرد کە ڕەفیق مالک تەسمیلی ماڵی ئەنوەر بکەم ڕەفیق مالک دانا حد ئەوە تقریبا 6 ڕۆژ 7 ڕۆژ ئینتیفازە کراوە لەو کاتیەوە خیانەتکردندا دەستی پێکرد ڕەفیق مالک بردیانەوە بە هەدیە نادیانەوە بۆ سەدامی کە عەلی نەبی هاتەوە زۆر لە من تووڕە بووکتی دەبووە کوشبات نەدەبووە تەسمیلت کردبایەوە تم نەدەکرا کە عەلی تمە من کابرا مەسئولی بەرەی کوردستانیە سێ مەسئولی گەورە تەسمیلی کە من دەسەڵاتم چییە بەڵێ باشە کاک عوسمان بچینە سەر مەسەلەی بەر ئەو ئەڵقەیە زیاتر لەسەر ڕەوشی زیندانیەکانە چۆن ئەو جارەی کە تێبەرسی پارتییان تو هیچ بە پاز نەدایە ئەو کاتیش بڵین بوومە پێشمەرگەی یەکێتی هەتا سەر تیپی ڕۆیشتم دوای شەڕی ساڵی 97 وەکەوە خەڵکە ویسمان بڕۆین بۆ هەندەران 40-50 کەس بووین لە ڕانیەوە بەکی زۆر گەورە بووین کاک مستەفا و حەمید و ئەوانە هەموو بڵین ئێستاوانەی لە ئەوروپانە پێشانسی ئەمن و مستەفا جیرانی دەوێت لەگەڵ حەمید تەسمیل بە پارتی کراینەوە 97 شاوری ئەوەی کە پێشتر دیدارمان ئەستەمبول مستەفا بەجیا گیرا من بەجیا بەڵام بەیەکەوە سنوورداشی بناو پارتی کراینەوە کە سنوورداشی پارتیش کراینەوە ئیدی لە هەولێر منیان پێشتر ناسی لە مستەفا یەکەم ڕۆژ نەیان ناسی منیان ناسی کە شاورین و خزمی شەهید عەلی نەبین و دەستمان ئەوە بووە ئیدی وەلعاسر کەشف بووین لەوێ و هەردووکمان کەشف بووین ئەمن و مستەفا و حەمید ئیمام ڕەسووش کە ئەوی شەرکۆن یەکێتی بوو وەڵا جا لەوێ تازیبە ڕەشە کوژجەکە دەستی پێکرد لەوێ عەشایریانە لێیان دەداین کا قادر هەرچی داهات بەزەم خۆی لێی دەداین لۆ لە بەعس چۆن بوو ینی ئەگەر بەراوردێک لە نێوانەوەی بەعس و پارتی بکەیت یعنی ئەو کاوە چەند جەلات بوو بێناموس بوو زۆر بێشەرەف بوو بڕوا ناکەم چەند و ترزانی بەیانەکەی کەریمەکەش زۆر خوێری بوو لە بەعس لە ژێر پێوە دەستیان پێ دەکرد لە ژێر پێیان دەدای زۆر کە بە ژێر پێ اعترافت نەکرد بە
خۆیان زیاد دەکردی دەیان کردە فەلاقا ڕاست و چەپ ئەو جا دەکەوتە سەروت و بتڵ تێبڕین و ئەو شتانە یعنی یەکسەر هەموو شتەکانیان لەگەڵ نەدەکرد بەڵێ قۆناغ بە قۆناغ لە سەریان نەدەدای لە گوێیان نەدەدای لە شوێنی ئەساسیان نەدەدای ئەوەی هەبوو یانی ناو پارتی لە ماڵێکی سجن بووین ئاسایشی ڕانیە و هەڵەبجە و ئەوانە ماڵێکیان بەکرێگرت بوو دوای سیویێکی ئاب بوو لاولێرێ هەر ماڵێکی نۆرمال بوو لە حەمام و ئاودەستەکەی سجنیان کرد بووین ڕۆژانە هەڵیان دەواسین و بە 8 کەس 9 کەس لیان دەدای کەرکەبنووکیان پێدا دەدان بە من تۆزە خۆراگرتر مستەفا زەعیف بوو بەس بەجیاریان دەداین نەک لە کنیەکە من یادی بەخێر برا گەورەکەم لێرە ساوڕێنجیشتم بۆ کاکلی برام پارتیە دەستەڵات نییە پارتیە دەروێشیشە زۆر پارتێکی ئەوەیە دەست چاوم بەسترا بوون بە پاکەیان وەکردبوون بە 6 کەسان لیان دەدا دەنگی کاکلی برام گوێلێ بوو گریاکی تو گۆڕی مەدا مستەفای لێی مەدەن بەسە وەڵای ئەو کاتی دایان بەزانتم لەیان نەدام ئیدی وەل ئاسە سرد نەیەشێنم کە بەڕێکران بۆ مەکتەب سەرۆک بۆ مەسیف لەوێ نەوزادی کاکەبرای هەیە خەڵک سلێمانی ئێستاش ماوە گوێی لە ڕەنگ بێ لە دەنگم بێ هەر هاتە ژوورێ چای بە من کەوت بۆ بردینیان بۆ ئاسایشی مەسیف کە لە هەولێرێ دەردەچی یەکەم فولکەی مەسیف بە دەستە ڕاستەوە ئاسایشی مەسیف بوو ئەوە مەکتەب سەرۆک لە ئوتێلێکیدا بوو ئێستا شەرماوە ئەو نەوزادەیان هێنا کتی کاکە تو چی کاکلی تم بۆ چی بە کاکلی دەچی تم وەڵا برامە کتی وەڵا لەگەڵ من سجن بوو هات بۆ ماجەی تو 22 شەوانیان کرد بوو لەسەرەوەی هات بۆ ماجەی من یعنی بەس لەسەرەوەی هات بوو ماجەی تو گۆتی بە گۆ تو سەری تو گۆڕی مەلا مستەفا شەوی مەدەن تو گۆڕی مستەفای لێی مەدەن بەڵێ دوای کرد بوویان 22 شەو ئەندامیشە پلەی چ بووە لە ناو پارتی ینی مفۆزی ئاسایش بوو لە ژیانیشداەوە بەس تۆمەکەی من و مستەفای قورسیان کرد بوو بتوانێەوە علی ئەفسۆ دۆڵەمەڕی لە قەڵازێ کوژراوە چەندە من لەوێش نەبووم گوتیان ئێوە کوشتتانە علی نەبی شەهید بوو ئیدی دوای لە تۆڕی علی نەبی شاوریەکان و جەماعەت چوون لە قەڵازیان بارزانیان کوشتن ئەمە لەو شەڕی هەر لەوێ نەبوو مەو تۆمەیاندا بۆ پاڵمن دەیان گوت تو مستەفا بە کوژی علی ئەسۆنە لە شەڕەکەی قەڵازێ ئەوەی خوا پێی ناخۆشە وایان لێکردین لەو ئاسایشەی مەسیف ڕا بۆ تاقیق دەیان بردینە مەکتەب سەرۆک و تێر بوو کاقادر هەمووی ئاودەستەکانی زۆر لە ئاودەستەکان ستیان دەکرد یەکەم جار کە جیران چه تحقیقی لەگەکردنەوە چۆن مامەڵەتان لەگە دەکرا وەڵی ئەمن خۆم کردە هەڵەبجەیی کاقادر کوڕێکمان لەگەڵ بووکی بڵێ هەڵەبجەییمە مدیر ئاسایشی هەڵەبجەی خزممە هەرچۆنێکی هەبێ نەجاتت دەدەم من ئەو ماوەی کە لە تورکیا سجن بووم و لە ڕێگا هەر پرۆڤەم لەسەر هەڵەبجەی دەکرد مختاری هەڵەبجێ و گەڕەکەکانی ناویاتی و هەموو لەبەر کرد بوون ئیدی 40-50 کەس بووین لە ئاسایشی گشتی هەولێر تەودەیان کردین هەر کەسە بۆ ئاسایشی خۆی ئێمە تقریبا ڕانیەکان 20 کەسێک 18 کەسێک دەبووین کە بردینیانین بۆ ئاسایشی ڕانیەی یەکسەر شێخ زاید پیستەک بابەتوکەی هەڵەبجەی عوسمان شاوری شێخ زاید عەقید بوو جا کاکی برام کامل کەشف بووم شێخ زاید تەوانەوانە ناتوانن نەک عەقید بن فەریق ڕوکنیش من ناتوانم قسە لەگەڵ مەسعود بارزانی و لەگەڵ نێچی بارزانی ئەوانە بکەن تەلەفۆنی بۆ کەریم سنجاری کرد بوو چاوی لێ نەبوو بۆ کاک ئاگای لێیە وتبی مژدەم دەیە کا کەریم عوسمان شاوریم کرد بکوژی عەلی عەفر جا لێرە شاوریەکان بلای شێخ زاهیریان کرد کە ئەمن گیرام خەبەرم نادەوە ئەوانە هەندێکیان هیچیان لەسەر نەبووە دۆستی پارتی بوون تمەگە چوونەوە بۆ ڕانیە بڵێنەوە شێخ زاهیر عوسمانی کەشف کردووە ئەو کاک قادر شانیەوەی نییە ناویان بێنی هەندێک ناکەس بەچە ئێستا لێرەشن بوو بوونە پارتی قەپاڵیان لە خەڵکی دەدا و لە خەڵکیان دەدا و بە خەڵکی قوس یەکەم ڕۆژ کە جیرای ئایەکسەر تەعزیب درای وە تەعزیبەکان چۆن کاک مستەفا باسی کرد ئەگەر ئەڵقەکەت کاک قادر کوردانە لە ژوورێ دەیان بردین بە 8 کەسان بە کەیفی خۆیان یعنی قەپاڵ لێدان شەق لە گونیدان مز لێدان کەرکەبلوک وەڵای کەرکەبلوکیان بە پشتیدادا قەمپاڵیان لێ دەدان بۆ ینی گەزە بە هەولێری چۆن دەڵێ هەڕەمەتی کاک قادر هەڕەمەتی لێیان دەدای کەس بە کەس نەبوو 97 دوای سیویەکی ئاب کابرا هەبوو برای کوژرا بوو لە شەڕی ناوخۆوای دەزانێ من کوشتومە قەپاڵی لێدا میزی پێدا دەکەن پاشە پارتیەوەم قەپاڵ خۆرە چیایە لە مەکتەب سەرۆک
لە مەکتەب سەرۆک ئاڵدەست بوون بە زۆری سنەکانی لە سیفەتەکانی ئەندامبوونی پارتیە لەوی قەمپال باوێن لە مێژوو دابی سوتە ئەندام پەرلەمان لە خەڵکی بدا کاکە حوسێن پەرلەمانی باسی دەکەم ئەندام پەرلەمان بوو بەڵێ ئەو تاحقیقی لەگەرت دەکرد ئەو لە منیدا ئەو زۆر لە مەسیب زۆر لە منیدا کوڕێکی کەس لێدام لە مەسیب ناوی ئازاد بوو خۆشنا بوو ڕایی بوو براکەی کوشتا بوو زۆری لێدام ینی بێ ئەنداز بوراندمیەوە بێ شانسی ئەو ڕۆژەش دایکی فەقیرم هەموو لەشی بریندار بوو وەخت خۆی تارە لێداوە هاتوو بە واسەکی گەورە مەهاجەی من کات منیان لە تعزیب دێناوە هەموو لەشم ڕەش و شوین و خوێن بوو هەرچەندی پێکەنیم داکم زانی کە لێیانداوم بورایەوە داکم یادی بە خێر وەفاتی کردووە خەت دەیادم ناچێت یعنی لەمان هێژەوانیش حەسێنەوە بەڵێ بەڵێ بەدا کاک عوسمان ئەدی تەعزیبیت کە چ بوو یعنی مەسەلەن دلیان لەبەردا دەکەناندن بە قامچی لیان دەدان حوسێن پەرلەمان سۆندەکی پێ بووە من لەو ساڵانەی ئاخیر ئەو سۆندەیەم دی لە تورکیاوانە بە پۆلیسەکانە سۆندەکە هەم کارەبایی بوو هەم قامچیش بوو بە منی گوت تیگە ئەخلاقی ئەو سۆندای حاکم قادری ئەگرتومانە حاکم قادر بەو سۆندەی لە خەڵکی پارتیدا ئەوەمیش بەو سۆندەی لە تو دەدەم ئەمیشتم بتخوای قەوس حوسێن پەرلەمان دادوەری مەسعود بارزانی بوو یعنی دادوەر بوو پیشەکەی ئیشوی دادوەر بووە نییە هەموو شتێک بوو محقق بوو دادوەر بوو جەلات بوو ڕۆژێک لە یادمە زۆر بێتاقەت بوو ماندوو بوو هۆندەی لێدام یعنی بە زۆر دەی بوو دەبێ بڵێ فڵان کەس ئەمن کوشتومە ئیمزاش ماندوو بوو زۆر ماندوو بوو بە کوڕێکی گودلیدا کوڕەکە بارزانی بوو کێوش ئەوە نەش بڵێمە خوا ئاگای لێ حیمایەکانیشی ماندوو بوون ئەوەندەیان لێدا وەلا عەفر حوسێن پەرلەمان سۆندەکی پێ بوو سۆندەکە هەم کارەبایی بوو هەم قامچیش بوو زۆری بەچنێوەکانی ناخۆش بوون کا خادرتم تم خوشکوداکت نییە تم جنێو بە خوشکوداکم مەڵێ تم بمکوژە من لە شەڕدا نەگیراوە تم سنوورداشم لەبەر شەڕی ناخۆڕام کردووە تم لە شەڕدا گیرا بام حەق بوو پیشەکم لە تەمری سەری بدەیت خۆم لە شەڕدا نەگیراوم کاک حوسێن پەرلەمان عسمەت بارزانی عسمەت ئەرگوشی پێیان دەگوت عسمەت بارزانی ئەو کات کەریم سنجاری فایلەکەی من و مستەفا بەجیا لە سەری نووسرا بوو بە کوژانی عەلی عەتۆ بەڵێ بەڵێ بە زۆرم لێش بە زۆرم لێ لەو شەڕی عەلی عەتۆی هەر لەوێ نەبوو کاک خالد بەڵێ بەڵێ کوڕەکە لەوێش بیدامان نایەنەوە بیبەسکو نابێت بدرێت بەو شێوە مامەڵەتان لەگە بکرێت لە چێ بۆ دادوەر تەماشای کە هەتا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان کەسی نەگرتووە لەسەر چێ عەلی نەبی کوشتووە ئەوان ئێستاش خەڵکی دەگرن لەسەر کوشتنی عەلی عەتۆ کاک عوسمان یعنی لەوێندا تحقیق لەگە کرا هیچ من بەس بۆ پرسیارە دەکەم لۆ دوکۆمنتی مێژوویی یعنی من تێدەگام و بەخۆم لە هەولێر ژیاوم و زۆر دیداری کە بە خەڵکی کەشماندیەوە بەڵام هیچ محامید نەبووە ئەم دەبێ و پرسیارانە بکەم محامید هەبووە مەهاجەت هەبووە و ڕێچکەی قانونی چه حقوقت هەبووە درایە مەحکەمەی یان نا بەڵێ هیچ ئەو سێ چوار کەسانەی کە تازیبیان دەداین بۆ خۆیان هەم حامی بوون هەم حاکم بوون هەم جەلاد بوون هەموو تەرجیم بوون جا من ویستم بچمەوە سەر محکەمە سەورەی لەوانەوە لە محکەمە سەورەی حکومەتی بەعز مەحامی بۆ ئێمە گرتوو لازم حکومەتی بەعز مەحامی بۆ ئێوە گرتووە دیفاعتان لێ دەکات مەحامیەکەمان زۆر بە پیاوانە دیفاعی لێ کردی هیوادارم بە ئاوازبەندەری گوتیێوانە گەنجن هیوادارم احترافی وانە بە بەڵگە حساب نەکرێت دەمەوێت شاهیدەکان بێنە بەرەو ڕوویان یان سەوتی تەزیرکراویان لەسەر ئیسپات کرد لەوێ مەحامیان بۆ نەگرتووین لەناو پارتی یعنی ئەتوواگە بەراوردکەی محکەمە سەورە زۆر شەفافتر بوو زۆر باشتر بوو ئەمە حەوت کەس احترافمان هەبووە ئاوازبەندەرە احترافەکەیمەی بە هەند وەرنەگرت بەڵێ بەڵێ کە گوتان بە زۆرم لێ بووە دەنگەکەی دووبارەکردنەوە ئەو ئاوازبەندەرە مجریمە بەڵێ من نۆجات تعجیلی کردم ئەو کوردەی کە بەگرتی داوین مخبیری بوو نهات دوای سەوتیان لەسەر نادم سەوتەکەشی بە تاقی کردەوە زەبزەبەی سەوتی من ئەو نەبوو نوێمین جار ساڵێک و 4 مانگ بێ سەر و شوێن بوومە بۆ ئاگاداری تو بۆ زانیاری توش و بینەرەکانیش کاکادر نۆ مستەشارمان لەگەڵ سجن بوو مستەشاری زۆر زەخم لە ئیستخباراتی عام ئەگەر جارێک سۆندەك لە من درابە 10 سۆندە نەوان ئەدرا خواردن فەرقیان نەبوو لەگەڵ ئێمە ناوی هەمووانی دۆستانە مەگە زەرور لە ناویان
وەڵا بڵێ خۆ بۆ مێژووە ئەوە دوکۆمنتێکی مێژووە منیش یەکەم جارە گوێم لێبی ئەوەندە کەسە گیرابینەوە مستەشار بەبەستم لەوەیە جا لەو مستەشارانە تیاندا بوو تعدایان خەڵکی کردبوو ڕێراویان بۆ استخباراتی ئەم پێشی دابوو سەر بە یەکێتی ئەوانە بوو بۆ نمونە اسماعیل ئاغای پشدەرێ اسماعیل ئاغا برای بابەکراغای مستشار فەوجی 21 بوو برایەکەی وزیری شوونی دەولە بوو لە قاهرە هی عەرەبی خالدی خولەسوو یادی بەخێر خلێرە شەباحری عەلی سەلمە شێخ محەممەد مۆریاسی شێخ حەمە باساچی یعنی ئەوانە هەمووی مستەشار بوون هەمووی نۆتۆ شجاعیان هەبوو 6 نۆتۆ شجاع هاوڕێی سەدام بوون ئەفتقار سەید ڕەئیس جیاوازیان لەگەڵ من ئەگەر من سڵقاوم خواربا ئەوانی سڵقاویان دەخۆن ئەگەر خۆندەکیان لە مندا باش شەشیان لەوان دەدا ئەو تو دەتوانی لێرە ئینسان ئەو نمونە بێڵێ ینی 30 ساڵ ئەو دەسەڵاتە یەک کەسی نەگرتیە بەس سەدام وڵاتە یەک ئامیر فەوجی نەگرتووە بەڵێ یەکورە بچووکترین ئەوەی خۆی نەگرتووە بەهەرحاڵ کاک عوسمان چەند ڕۆژ تەعزیب دران چەند ڕۆژ ئێوە لە سجنی مەسیف تەعزیب دران مەسیف یەک مانگ مامەوە وەکو ئێستا لە بیرمە مانگێک 29 ڕۆژ هەموو ڕۆژ تەعزیب دەدران بە کەیفی خۆیان هەر بێتاقەت بوو بان سجنیکەیان نەبوایە لەیدەن نەخۆشیە کاقادن مرۆڤی وا هەیە ڕاهاتووە بە لێدان مرتاح دەبێ ئەو حوسێن پەرلەمانەوە بوو کە لە خەڵکی دەدا مرتاح دەبوو بەڵێ گوتت حوسێن پەرلەمان اسمە دەرگوشی وە کەریم سنجاری ئەو تێ جەلادە گەورە بوون ئازاد خۆشناویش مەسئولی سجنی ئاسایشی مەسیف بوو ئەو زۆر بەبێ تحقیق لە منیدا بەبێ تحقیق لێیان دەدای کاک قادر ئەوەی بەبێ تحقیق لێیان دەدای زۆر ناخۆش بوو یعنی هەر وەکو نەفسیان یان لێیان دەدای بەبێ ئەوەی هیچ شتێک لێ دەمێنای تۆ نینۆگیان ئەوەیان کردبێت بەس من هەموو لەشم ڕەش و شین بوو بۆ سۆندەی بەرە پێم ئاهات بوو لەسەری دەڕۆیشتم بۆی بنیشێتەوە حوسێن پەرلەمان دەستەکانی زۆر گەورە بوون کاک قادر بۆ خۆشی زۆر زەخم بوو بڕوا پێ بکە لە بەشەر نەدەچوو دەگوت فیلە فیل دەستی ئەوەن دەبوو دەستی وا گەورەم نەدیوە بە هەر دەستی ئاوای لەمسەدا جا من ویستم لە بەغدا داوای لەسەر بنووسمەوەی سەرەتان زەلیلی کرد کوشتی لە بەغداش بوو بۆ کاربەدەستێکی گەورە لە وزارەتی ناوخۆ وەزیر بوو وەشکی وەزیر بوو ئەوانە هاتنە سەر ئەوە نوکتەی حوسێن پەرلەمان لەوێ دادوەر بووە ئەو جەلاد بووە جەلاد ئەوە لەوە لە هیچ دنیا نەبووە بۆ خۆشی ئیمزای دەکرد بۆ خۆی لێی دەدای بۆ خۆی پرسیاری لێ دەکردی هەمووی بۆ خۆی بوو هەموو شتەکان ئێمە ڕسمەکەی دادن لەگەڵەوەی کاک عوسمان کە مەهاجە و بە مەهاجەشتان نەبوو ئەو مانگەی ژیران هیچ دایکم بەواستەکی گەورە هاتبوو ئەو ڕۆژەی کە هاتبوو ئەو ڕۆژەی ئەمنیان لە تعزیب پێنایەوە دیتمی حەزم نەکرد بمکین کاک عوسمان ئەزانم ئەوی واستەی هەبە ئەتوانی قوتاریش بێ واستەی گەورە بەس قەزی من لێرە مەزەرەن زیندان ئەوەیە ئەمنەوە پرسیارە دەکەم هەفتانایان مانگانە مەهاجە هەبوو لە ئاکرێ وەکو ئێستا بڵێ وەڵای کڕۆ نەبووە لە مەهاجە نیە مەسەلەن ئێستا لە 5 ساڵاکوانە دەرێت کڕەیە ئینسان با بە ویجدان بێت لە ئاکرێ مەهاجە هەبوو بەڵام کە سوکاری مستەفای نەدەوێران بێنەوێت کاکر مەهاجەی کردووم کاکری برا ماجەی کردووم 22 ڕۆژان گیراوە چۆن دەتوانێت جارێککە بێتەکردم یاسای پارتیش بوو بەس ماجەی کردی 22 ڕۆژیان گرت بوو ئارەوەلا لێیان دەدام لە تعزیب دابووم ئەو کاتی کە هات شەو بوو لە پاکەی هەڵیان واسی بووم دەنگم ناسی کتی تو گۆرە مەلا مستەفای لێی مەدە گریاش لە مەسیف زۆر سوکایەتیان پێکردین زۆر لەیان داین ڕۆژانە سجنیان نەبایە تاقیقی لێ بکەن ئێمەیان دەبە لە شکنجەیان دەداین مانگێک لێ بووین بەڕێ کراین بۆ ئاکرێ لە ئاکرێ من بەرقاعی پێچ کەوتم مراقیبەکەم ناوی فەرهەنگ بوو بەدەست خۆی نەبوو فەقیرە مراقیبەکە دەبوا لەی دابای کە دەتوێ ژوورێ بە بۆ کەس موچاوی تۆزەک ئەستور کردبای هەر قانونیەن وا بوو لە ئاکرێ پێشەکی کە داخل دەبووی دەیانترساندی لە ناو ساعی بە شەقانەیان دەدای بەبێەوە هیچ شتێک لێپرسن من لە ناو قاعەکەی کاک فەرهەنگ زۆری لێدام دوای زۆر یارمەتیدام بەڕاستی ئێستا ئەو ماوەی بەر بووە فەرهەنگ دوای بەدەست خۆی نەبوو فەقیرە چی بکات دەبوا لەی دابام دوای لە ئاکرێ وەزەی ئاکرێش نەفسیەن تەعزیبیان دەدای زۆر جنێیان پێ دەدای چۆن چ بوو لە ئاکرێ خواردنتان چۆن بوو سەر ئاوتان چۆن بوو مەسەلەن
چیت کە دیت لە ئی خەڵکی کە تعزیب درابی چی ڕۆشت کە چیکەی قادر جاران گوێ لێ بوو دەیان گوت شاخیان بە کۆنترات هەڵدەگرتەوە جاشەکان یان مستەشارەکان ئەو ڕەبایی بگری بە کۆنترات فڵان فەوجە بیگرێ ئەو سجنەش ڕاید ئەمەدەمین و 6 کوڕی بە کۆنترات وەریان گرت بوو. شیمال ئەوەی بێتەوە یادم شیمال جاسم قادر ڕاید ئەمەدەمین بەڵێ ئەمن خەڵکم دی لەوێ ئێستاش ماوە مستەفا کانیتویی مستەفا سوور بزماری گەورەیان لە ژێر پێیدا بە تەختەی وە چۆن بزماری دادەبتی لەسەری پێی هاتە دەرێ ئێستاش واری ماوە یعنی بزمان ڕێژیان کرد بنی پێیان بزمان ڕێژ کرد قسە بکە بە چوونە سەراوەکەی زۆر ناخۆش بوو بۆیان دەشماردی یعنی زۆر بە ویژدان بە هەتادەی دەیتمان 1 2 3 4 5 6 7 8 9 دا من لەبیرم چوو پێ بڵێم کا قادرە من لەگەل ئاسایشی سلێمانیان هێنان بۆ مەسیفی پارێکی زۆرم پێ بوو عوسمانی عەبەی سەوەڕەکە پارەی لێستاندم دەنا لە ئاکرێ حانوت هەبوو ئەو کاتی تقریبا مارکم پێ بوو دۆلارم پێ بوو سەعاتێکی زۆر جوان پێ بوو ئەم شتەکای لێستاندم هەر بە ئاشکرایی لە ئاکرێ ئەگە پارەت پێ بووایە حانوت هەبوو شتت دەکردی سادی هەبوو بە 5 دیناری 1 سادی بە 5 دیناری 1 سادی بە 5 دیناری 1 سادی بە 5 دیناری بەڵێ 5 دیناری سویسری کاک ئەوە گوتت چوونە سەر ئاو بە ئەعدا ژمارە بوو هەتا دەیان دەشمارد ئەوجا وەنیا نانخواردن بوو خاڵ بە دوات دەکەوتن ئەگەر لە ماوەی ئەو دەی نەهات پایە دەرێ ئاو دەست کاک عوسمان بڕوا پێ بکە جاری وا بۆ دەیگو 1 2 3 4 5 بە هیچ ڕانە دەگەیشت پێشەمان خواردنەکی باشیان دەداینێ پیا باویژدان ئەوە بێ گۆشتێکی زۆر باشیان دەداینێ دایانگۆ هەموو پێشەمان ئەوە خێری ئەمایل خانە بەڵام دوای خواردنەکەی تۆڕیان لێ دەکردینەوە ینی لێیان دەداینی هانەیان دەکردین دەمگوت کاکە گۆشتەکەشمان مەدەنێ و باشمان لێ مەکەن ئەی کاک مستەفا دەیگوت جاری وا بوو نەوتیان لەناو بەڵێ بۆ نەوتیان دەکرد بۆی نەیخۆین یعنی یەکێک لەو کڕانەی ڕاید حەمەدەمینی وای دەکرد چەند جار دەچوونە توالێت ئاو دەست وەلای کاک پیاسەی ناو قاعەکەش بڵێن ئەو شەی قاعەدیانێنی نادەدەێت دەقە چارێکە 2 جار 3 جار دیزنیان دەداین بۆ سەرا بەڵام ماوەکەی کەم بوو بە ژماردن بوو 1 2 3 4 5 6 7 باشە قاعەی پەکەکەش جیا بوو قاعەیوان جیا بوو کوڕێکی کەشم لەگەڵ بوو چیای برازای نیاز دەرگەڵەی ئێستا کتابێکی دەرکردووە لە سزمی ئاکرێ تازە بەردەست خوێنەرا کەوتووە نازان بیستوتیان نا ئەزانم ئەم چیایە یەکەم یەخت کە لە تورکیای خنکا ئەم چیایی تێدا بوو بەس چیا ڕزگاری بوو ماڵ و منداڵی عوسمان خۆشناوی تێدا بوو عوسمان خۆشناو مدیر ئاسایشی هەولێر بوو خەڵکی زۆر عەزیەتدا بڵێن سیویەکی ئابوو دوای سیویەک و پێش سیویەکی ئابووانە ئەو مدیر ئاسایشی پارتی هەولێر بوو ماڵ و منداڵی ئەو عوسمان خۆشناوی هەمووی خنکا ئەو چیایە نەجاتی بوو چیاشیان هێنا ئاکرێ 2 ساڵ و نیمێک 2 ساڵ مایەوە چیا برازانی دەرگەڵەی لەوێ یەکترمان بینی لەگەڵ چیای بەڵێ کاک عوسمان چی ڕۆژی مەساتت دیت لە ناو زیندانی ئاکرێ پێشەوەی ئەمە بچین بۆیان گێڕامەوە ناوەکەم لە یاد نەماوە گیان پیاوێکی ماقول دهۆکی وەختی خۆی دۆستی مامجەلالی بۆ مامجەلال کوێتی دەکەمە مەحافیزی دهۆک لەوێ سجن بووە کە لەوێ سجن بووە ڕۆژێک فرسەت دێنێ کە دەچین قاعەکەمووی دەچێتە دەرێ ئەو ناچێتە دەرێ بەتانی سەلیبی ئەحمەرمان نەبوو وەکو لۆکەی وابوون بە بەتانیەکان لارەشمان نەبوو کارەبان نەبوو لارەمان پێ دەکرد لە قاعەکات شەو نەوتی لالەکان پێدا دەکا ئەو کابرای خۆی سوتان بەزناوەکەم لە یاد نەماوە ئەگەمە چووی ئەو حاڵەتە ڕوویدا بوو مرد شتان بوونیان گوت سەبەبە بووای دەخۆ کرد گوتیان ڕۆژانە ئیهانەیان دەکرد جنێویان پێدەدا سوکایەتیان پێ دەکرد چیت کرد بەبیر دێ ئەو زیندانیانەی قادر خەڵکی زۆر لێبوو بەڵام بەتایبەتی ئەوانەی کە لە مەسیف تاقیقاتیان تەواو بوو با لە ئاکرێ تاقیقاتیان نەدەکرد ئەگە هەر بۆ خۆشی لێیان دابای دەیان بردی شەوانە خەڵکی
حکایەتی کە ینی مەسەوەکی ئەوەی کاک مستەفا باسی دەکرد بە نمونە پیاوەکی بە تەمەن هەبوو لەوێندە ڕێیان نەدات دەستنوێژی هەڵبگرێت مەسەلەن ئەوە دوای من بوو آخر کاک قادر من زوو گۆڕامەوە من برای ڕێبوار کەریموەلی ئێستا سکرتێری مەکتەب سەرۆکە لێرە خزم و کەسوکاری شاوریەکان دووسێ دیلیان بۆ گرتم بەس بە حکمی ئەوەی مستەفا برایەکەی فەرماندە بوو ئەو کوڕی برا ڕێبوار کەریموەلی بە من گۆڕدرایەوە من ئەوەندەی مستەفای نەمامەوە من تەقریبان هەمووی 3 مانگم پێ چوو کاخانی ئەها بە 3 مانگ ڕزگار بووی ناقەزم لەو 3 مانگەی چیرۆکەشکەی کارە ساتیت هەیە بۆ مەی باس کردیا وەکو مەسیە ئەو بزماریان ئێستا لێرێ ئەو کوڕە مستەفا سوور مستەفاکانی توی بزماری گەورەیان لەژێر پێیدا لەسەری پێی هاتدن بەڵێ بزماری گەورە هەیە دوو جۆرە بزمار هەیە ئەوەی تەختەوداری ئەو بزمارەیان لەژێر پێیدا لەسەری پێی هاتدن ئێستا لێرە مەوجودە ماوە بە تەختەیان چۆن بە چەکوچی لاقت دەگرن و لێدن بزمارەکەیان دەراودی بکرد یعنی خۆ لێدانەکەیان بە کەیفی خۆیان بوو بە شاخ لە گونیان دەدای بە کەت کەبلوگلیان دەدای بە سۆندا هەڵواسین بە جنێودان کاقادر سجن حربی نەفسی زۆر ناخۆشترە لە لێدا ڕۆژانە ئەتوو دەیان جاری نەنووسن قسەکردن دەخاعی لەگەڵ خەڵکی یعنی هەموو شتەکانیان نەفسیەن بوو نەفسیەن تازیبیان دەدای مەسەلەی دەست درێژی سکسی شتوانە هیچ زانی لەوێندەر کە خەڵک باسی کرد بێت خەڵک باسی دەکرد زۆر کاکە لەو مەکتەب سەرۆکەی لە ئاودەست سزنیان دەکردی وا بووە لە خۆیەوە دەهات دەرگای دەکردەوە میزەکەی پێدا دەکردیوە ینی هەموو شتێک ئەوە بۆ کراوە بە لە بۆیان ئەوەی خوا پێی ناخۆشە دەیان کرد هیچ کەسێک نەبوو لە بۆوا دەکرد یعنی ئەم لە یادمە لە یاد خۆشەریش نەبوو کاقادرە و کار ئاشتی بوو ئارنا ئاشتی بوو نەشەڕ بوو لە یادمە شەوێکی گوتیان مامجلال هاتووە هەموو کەیف خۆش بووین گوتمان بەیانی بەردەبی لە مەسیب ئەو شەوەیە تا بەیانی لە هەمومانیان گوتیان ڕەک بابینە دڵتان بەوەی خۆش نەبێت جەلال تاڵەبانی هات پێ هەزا ئاجنێویان ببوور من خۆم پێڕاناجیرەنی بەڕاستیەوە هەم کۆمیدیایە یعنی ئینسان گریانی چ تەعاملەکە شۆڕشێک ئاخر شۆڕش واتە گۆڕانکاری لە بۆ حاڵەتی جوانتر بەلای کەم لە ڕژێمی باز بەس ئەوەی باز دەکرێت ئەوە میزاجی و قشتمەری خانەیەک و ئینتقامە ئەوە نەخۆشە یعنی بەڕاستی ئەوێت تو دەڵێ دەسە حوسێن پەرلەمانی کە کابراایکی نەخۆش بووە بەبێ لێدانی ئیدارەی نەکردیە یعنی بەڕاستی من هەست پێ دەکەم وایە هەتا خودی ماڵی بارزانانی بێ زیندانی کردن ئیدارە ناکەن بێ تعزیب و تیرۆر و پێڕشتن ئیدارە ناکەن کاقادر ئاسوودە دەبێت کە لێی دەدای ئاسوودە دەبوو یعنی خۆ توتاری وایە بێ تاقیق لێی دەدای بەبێ ئەوەی پرسیار وشتت لێ بکات دەیان بردی 2 ساعەتیان دەدای چیت کەتما کاک ئەوە بتوێ بڵێ قسەی کۆتاییان ئەوم ماوە هەردوو زیندانیەکانم دیوە وابزانم ناخۆشترین زیندان هەیە کرد و ئەو منظومەی شەرقی استخباراتی عام و جناح ئەو سوکایەتی و لێدانەی لە مەکتەب سەرۆک پێیان کردم لەو شوێنانە پێیان نەکردو یعنی چی زیاتر بۆ چ خەتەرتر بۆ لەوەی کە پێ دوایە لە چاو هەیئە خاسە کوردەکە پێی کردم ئەو کاوەیە پێی کردم دەنا لە استخباراتی عام و لەو شوێنانە ڕاستە کاتی کە کوێت گیرا ئەسان کەوتە سەر کوێت زۆر هیلاک بووین خواردنیا کەم دەداینێ ئەسان کەوت بۆ سەر عێراق هیلاک بووین بەس بە شێوەیان دەداینێ نەمرین دەنا پێشەوەی کە سەدام عێراق کوێت بگرێ خواردنی باشیان دەداینێ ماجەشمان نەبوو هەتامان نەدەدی بەڵام ئەمن لە مەحکەمە سەورەی کە ئەو شوێنانە پێشانی حاکم ئاواز بەندەریدا یعنی سەری بادە متویان لە مەدا ئاواز بەندەر سوتمەی گرتێ کاتێککە تەعزیبی بڕوان پێ بکە محکەمە سەورە چۆن بوو پێش ئاواز بەندەری سێ عەقید و عەمید و شتیوا دادەنیش لێ بوو ئەوانە بەشی نەفسی بوون بەس تەماشایان دەکرد بوو هەموویان هەستانە سەر پێ تەماشای منیان کرد بۆ کاقادر ئەو کات سەدامەسیان بێ شتانەی نەزانی بێ ئاواز بەندەریش نەیزانی بێ دنیا پێشکەوتو نەبوو وەک ئێستا قایسڕەخەک لە ڕانەی بە کەیفی خۆی هەچی کردبای سەدام نەیدەزانی بەڵام ئێستا کاکە خۆ هەموو شتی دەزاننەوە
باشەمە لێرە قسەی کۆتایی یعنی کاک مستەفا ئەوە بکە من دەمێ کۆمنتێک لەسەر مقارنەی ئەواد بەندەر و حوسێن پەرلەمان بکەم بەڵام چ قسەی کۆتایی تێیە یان چی کەتمایە بیڵێ والله محکمەی ئاواز بەندەر ئەو کات پێشتدا زۆر خراپ بوو 89 ئەمن بە قەناعەتی من ئەو کەسانەی کە ئەدام دەکران شایی دەچۆ بەرەو ڕوویان بەڵگەی 100% لەسەر بوو ئەدام دەکران زۆر کەسم بینی ئەدام کرا من 9 جار لەگەڵ من هاتنە محکەمە سەوڕی پێشمەرگە بوو بە چەکەوە گیرا بووی ئەدام کرا ڕەوف حاجی محەممەد بە چەکەوە گیرا بووی ئەدام کرا خەڵکم زۆر دی ئەدام کرا سۆشیالیست شوعی یەکێتی بەڵام بەڵگەی 100% لەسەر بوو بەڵێ کاک مستەفا کاک عوسمان داوای لێبوردن دەکەم ببوورە لەگەر ئەوەی کاک عوسمان ئەمە ڕێزی تایبەتمان هەیە بۆ ویستیشم پێت بڵێم ئاماژە بە شتێک بکەم ئێستاگە ماڵەکەت پێشاندەم ئەمن ئەو ماوەی پێشی چ فیشەکی تانی بڕیان بەناو ماڵ و منداڵەکەمەوە نا سعادیەک و شتێک کارەبای ڕئیسیان بۆ کوژانەوە بۆی تەخەم لێ بکەن وەک پێویست دام و دەستگایەکانی زوری سەوز ناتونە تەرخەت بکەری ئەو تاوانەی یەک شەو گیراوە بەربوو دوو بکەرەکەی کە لە ڕێگای سۆنی زەردەوە دەربازیان کردن لێ ساتونە ئەوروپای یعنی ڕەشەکوژی چ فیشەکیان بە ماڵ و مناڵی منەوە ناوە بەبێ ئەوەی یەک ڕێکخراو کاکە ئیلا دەبێ ئەندام پەرلەمان بی ئەوڵاتە وێران بووە یان تو ئەگەر ئەندا پەرلەمان نەبی نابێ قادر نادر باست بکات یعنی بۆ کێسەکەی دکتۆر غالب هەموو دنیا تەقیەوە کاکەی من خراپترە چل فیشەک بە هەموو ژوورەکانمەوەیە مناڵی 3 ساڵی 4 ساڵی ئێستاشە دەڵێ تەقا باب لە خەوێدا نەبوو بە ئەین هەمومان دەکوژرایی بکەری یەکەمی ئەو کارە ساتەی دەستیان دەڕوا یەک شەو گیراوبەر بوو ناتوانم ناوشتی وای بڵێم بەڵام هەمویان دەزانن باشە یعنی کێشەی کۆمەڵایەتی بوو یان لەسەر فکرا وەت لێکرایە قادر ناسم ئەو چوارانەی تەقیانە من کردووە نەدیتونم نەدایان ناسم نە لە ژیانمدا لەگەڵیان دانیشتوم نازانم مەسعود بارزانی نادونی ئەتوو نادونت شێخ لاهور نادونی چێ نادونی بە پارە کردویان کامەمەینە ڕێزی ئەوانە زۆر بچوک دەبینەوە چاوەکەم دوور لە جەنابەت نازانم دوور لە جەنابەت لەو گاڵتەی من حەزم لێ قسەک لە دەسەر ئەو جوارانە بەڵام خەڵک لەسەر یەک قوتۆشیری بە 6 مانگ بەرنابێ کابرا ئەوەی سەرپەرشتی و ئیشەی کردووە لەبەرەوەی دەستیان دەڕوا و لە ناو دەسەڵاتی زۆری شەو ژیرا و دایەکێتی بەریدا قادشتیوانە بە لە هەموو دنیادا بەڵام بە کەفارەت بە بەڵگەش ڕێ ژیرەکە دەستی هەبەوەی ئەوەی غالب محەممەدی بەرمونە قادر بەڵگە بەدەست خۆیانە بەڵگە زەوقیان لێبێ بەلای میدادێنن زەوقیان بە منە قسەی حەق و ڕەق دەکەم کێشەکەم لێ ئاڵۆز دەکەن لێم دەشێوێنن ئای بەڵگە تو بەڵگە کاقادە چوار کەس 3 کەس تەقیان لە من کردووە سەعادیەک و 1 دقیقە تەقیان لە من کردووە ئەتوو تەلەفۆنیان بۆ بکەی پێش تەقەکردن و دوای تەقەکردن یانی چی کامێرەی چاودێری هەبووە تەسویر کرابیت مەسەلە هەبووە 3 کەس بوون لە بیئێمەکەیدا ئێستا دەڵێن 2 کەس بوون ڕاستە دویان هەڵاتوون ڕایان کردووە بەڵام دویان لێرە بە کەفالەت بەربوون یەکیان بە 1 شەو بەر یعنی هەموو ماڵەکانم فیشەکی پێوەیە کاقادر 40 فیشەک یعنی هەر بە ئەنقەس کارەبایان بۆ کوژاندەوە ئەو شەوان ئەو ماوەی پێشوش قومبەلێکیان بە حەمەشاوریدادا حەمەشاوریشە لەبەرەوەی قسەی حەق و ڕەق دەکات و ماستاوچی دەروێشیان نینەوە ئەوامان لێ دەکەنەوە بەداخەوە دوورکەی بێشەرەفی ئاسایشی یەکێتی نیشتیمانی کوردستانە خەڵک ئەوە قەتلە هەوڵی قەتلە ئەوەم بزانم ینی شموری کەفالەت ناکە دوو کە دەڵی کارەبا کوژاندینەوە ببوورە کارەبایان کوژاندینەوە ئەنی ئەوە مخەتەت بووە مخەتەتە هەمەشاوریش مخەتەتە کارەبایان کوژاندوێتەوە ئەوجا من خزمەکەم خوا خێری بنووسێ کەشفی کردنا خەریک بۆ دامە دەستگایەکانی یەکێتی سەرم لێ بشێوێنن بڵێن پارتی هاتووە بتکوژێ لە هەولێرە ئەوجا کاقادر شیوام نەدیوە من داعش بە داعشی خۆی نەچوو تەقەی لە ژوور منداڵی خەڵک بکات ڕاستە یان دوژمنایەتیش کاکە خەڵک دوژمنایەتیشی هەیە نەچوە تەقەی لە ژوور منداڵی بکات چل فیشەک کاقادر هەموو ژوورەکان فیشەکاتوەتە نایە بەنیازی کوشتنیش بۆ فیشەکان فیشەکان بە نزمی هاتوونەوە تەقریری شورتەی هەموو فیشەکان بکوژە فیشەکانیش هەمووی تانک بڕن هەتا ئاخیری ڕۆیشتوە
کاگەسمان ئەمە لێرە داوای لێ بردن لێ دەکەین بەڕاستی ئەو ڕۆژە باسکرد نەمانزانیە ئەگەنا کەیسی تو کەیسی غالب و کەیسی زیندانی سیاسی لە بۆ ئێمە دەبێ هەموو کویەک بێت ئێمە ئەو قسانە نەکەم ئەمیش وەکو ئەو خەڵکەی ڕەن بێ بمکەنە لیوا و عەقید و عەمید و شلیوە موچەکەی من 500,000 قال بەس لەبەرەوەی قسەی حەق دەکەم ناتوانم یعنی ئەو نادادی دەیبینم ئەو گەندەڵی و ئەو فەسادی دەیبینم باسی دەکەم ماساویان بۆ ناکەم لەنا کاکە مستەفای سید قادری ڕەفیقمە زۆربەی زۆریان ڕەفیق یعنی سەرتی بوو نامرکرد بوو ماشەکەی من 500,000 بە شتێکیان خانەنشین کردووم کا قادر لە یاسای سەربازی هەموو جیهاندام لازمی ها هەیەم لازمی ها یعنی چێتیش نکتەی خۆیەیە لا کا قادر حرفەکیان بۆ من داناوە لازمی ها ئەلف با جیم دالا یعنی ئەگە بە جوندی خانەنشین کرابان بە ڕئیس عەرەفا خانەنشین کرابان پارەکەم باشتر دەبوو چێشە ئەو هەموو کلکوجێ چییە والله ئەمن دەمێکە لە ناو یەکێتی سەرتی بوو ملازم ئەوەل بوو لە یۆنان لە کۆمیتەی یەکێتی 3 ساڵان بەس خزمەتم کرد لە یۆنانیش بوومە بەهەرحاڵ کاک عوسمان دەبی ببووری بەرنامەکە تەواو بوو ئەمە زۆر سوپاست دەکەین و ڕێزت دەگرین و دڵنیا بە ئەوانەی گۆ ئەو تەزیدکردناوە ئەو قسانەی ئێوە هەمووی دەبتە بەڵگە و فاکت نەک بۆ ئێمە بۆ نەوەکانی داهاتوش داواتان لێکەین بوارمەدەن ئەو مەسئولانە حوسێن پەرلەمانەکان بمرن تا لە ژیانن باس بکەن کەریم سنجاریەکان یعنی هەرچی مزریمێک هەیە باسییان بکەن ئەو کاوەیەی کە باز دەکرێت وێنەیان ئێمە هەموو بڵاو دەکەینەوە بانەوەکانی داهاتوو بۆ ئەبەت چۆن حەجاجی ئەنفال چۆن عەلی کیمیایی ئەوانە لە زاکیرەی هەموومان قەت ناسڕێنەوە با ئەو مجریمانەی ناوە خۆشوەتێنەگەن ژیان هەر ئەو دوو ڕۆژەیە کە قامچیان لە دەستە و شەق دەوەشێن و دەست درێژی دەکەنە سەر خەڵک سبەش هەیە نەفرەت لە گۆڕەکانیان دەکرێنەوەکانیشان شەرمەزاری دەکەن ما قسەی کۆتاییشت بەوە دەێڵینەوە شۆڕش واتە گۆڕانکاری لە جوانکاری ئەوەی کاک عوسمان باسی کرد ئەو کۆمەڵە و شۆڕژێرانەی کە لە شار لە هەشتاکان خەباتی لە بۆ ئازادی و سۆسیالیستی ئەوی کرد بەو شێوەیە تۆمەتی بێبنەمانەوە دروست کردیە هاوکات سەیری ئەوادبەندەرێکی ڕژێمەشی فاشی بکەن کە چۆن پێتێک چۆ کاتێک تەعزیبی ئەشکەنجەدانی کاک عوسمانی دیوە هاوکات سەیری حوسێن پەرلەمانێکیش بکەن کە دادوەر بووە بەخۆی جەلادیەکەی کردیە ئیتر ئەوە ناوی پێی دەرێن شۆڕش یان ئەوە تا سەتەگەری و فاشیزم بوون تا ئەڵقەیەشتر تا زیندانێشتر بەخواتان دەسپێرین بە هیوان زیندانیەکانی تریش لەگەڵمان بێنە سەخەت دڵنیاش بن کاک عوسمان ئێوە ڕێزی تایبەتی خۆتان لای هەموو خەڵکەکی نیشتیمان پەروەر و ئازادی خواسەیە کاتەش خۆش هەموو مرۆڤێکی ئازادی خواسەیە لە هەر شوێنێکی جیهان بە تایبەتی بۆ کاک قادر و کاک ڕەمزەر کە بەڕاستی خۆڕسکانە زۆر ماندوون لەسەر ئەو زوڵم و نادادەی کە هەیە لە زۆنی زەرد و سەوزی مافیاکانی یەکێتی پارتی ئەمەش سوپاس تایبەت بۆ کاک ڕەمزەر دەکەین کە سەربازی وونی پشت پەردەکانە سەربازێکی وونە کەم کەس دەزانێت لە ئێمە زیاتر ماندی دەبێت دەستان خۆش بێ میمەوەی وجدانی خۆتان ئاسوودە کردووە